هێنانەوەی تەرمی چوار هاوڵاتی قەزایی دەربەندیخانە کە لە دایکێک و سێ منداڵ پێک دێن و بە ناوەکانی کەژاڵ و مبین و هەستی و هەدیە. ئەم چوار هاوڵاتیە لە ڕۆژی 23 مانکی ڕابردوو بە نیازی دەربازبوونیان بۆ وڵاتی بەریتانیا بە هۆی نقمبوونی بەلەمەکەیان لە نۆکەندی ئینگلیز لەگەڵ ژمارەی کۆچبەری ترخنکان و گیانیان لەدەستدا. کارە ساتەکە لەوایە مناڵەکانیشی ڕۆیشتووە، سەرۆتەکەیشی ڕۆیشتووە، خانوگەی فرۆشتووە، سیارەی فرۆشتووە، ماڵی فرۆشتووە، هەتا جلوبەرگی ناوماڵگەیشیان فرۆشتووە تا ئەم مناڵانە گەیشتنە تورکیا لەوێنەوە بۆ فەڕەنسا. لەم بەیناتی هاتچوون ئێستا هیچی نەماوە، ئەم پیاوە هیچی نەماوە. ئایسایە خەڵکی دەربەنی خان معنی تەنها ئەوەی مناڵێک بدوێنە هەتا پیرەژنێکی 70 ساڵ مامۆستایەک حەماڵێک ئای بۆ کارە ساتە زۆر خەمبارە. ئێرە گۆڕستانی کانیساردە و ساتی بە خاکسپاردنی تەرمەکان. ئەمەیە لێرەوە سوپاسی سەرجەم ئەو لایەن و ڕێکخرا و ئەنە بکەین کە ئەرکی هاتنەوەی قوربانیانیان لە ئەسوەگرتو بوو. بە تایبەت دەستخۆشیمان هەیە بۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوە کە هەر لەگەڵ یەکەم چ کەساتی ئەم کارە سەتەدا لەسەر خەت بوون و کە سوکاری قوربانیەکان لە ناو قورسترین ئازاری لە دەستچوونی ئازیزەکانیانن. ڕزگار باوکی منداڵەکان و هاوسەری کەژاڵ کە هەموو ئەندامانی خێزانەکەی لەدەستدا ناڕەحەتترین مرۆڤی سەرگۆڕەکان بوو. ڕوو ئەەکەینە وڵاتێک کە نازانین چۆنە بە زەلیلی ئەو ڕێگەیە ئەبڕین و قبوڵی ئەەکەین و ئامادەین بخنکەی لەو ڕێگا بە سەری خۆمان هەڵبگری لە وڵاتە و جارێکی ترە وڵاتە نەبین. بەڕاستی ئەمە کارە ساتە نەکەر بوو ئەو عایلە ئەوە لە دەستی ئێمە چووەکە وەکو خەڵکی دەربەنی خان وەکو خەڵکی هەرێمی کوردستان. ڕووداوی خنکانی ئەم خێزانە دانیشتوانی دەربەندیخانی خستە ڕۆژێکی ماتەمی گشتیەوە و هەریەکە و ئەم ڕووداوەی بە کۆستی خۆی دەزانی. سوپاسی ئەو کەسانە ئەەکەین کە هاوکارمان بوون لە گەڕانەوەی ئەم تەرمانە بۆ شاری دەربەنی خان. ئێمە دوێنێ ڕاستەخۆ بە سەرپەرشتی بەڕێز قایمی قەزای دەربەنی خان سەرپەرشتی ڕاستەخۆی ئەکرد هەڵساین بە ئامادەکردنی ئەو گۆڕانەی کە حازری ئەەکەین بۆ ئەم کۆچبەرە بەڕێزانە. ئەمە دیمەنی ئاسەوارە خراپ و ناخەشێنەکانی کۆچە. ئەو کۆچەی کە کەژاڵ و منداڵەکانی ویستیان بگەن بە ژیانێکی گونجاوتر و باشتر ئەوەی کە لێرە هەیان بوو. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندی خان.